ئەکادیمیان و مامۆستایانی زانکۆ جەخە لەسەر پێویستی کاراکردنەوەی پەرلەمانی کوردستان دەکەنەوە و ڕایدەگەیەنێن بەر لە ئەنجامدانی ڕیفرەندۆم بۆ سەربەخۆیی پێویستە پەرلەمانی کوردستان کارا بکرێتەوە. کۆمەڵی هۆکار هەیە لە ئێستادا کە بەڕێی من تێدا ڕفراندۆم سەرکەوتوو نابێت لەوانە ئەم ئەزمە اقتصادیە گەورەی کە ئێستا تووشی وڵاتەکەمان بووە هەروەها یەکێکی لەو هۆکارانە کە گەورەترین هۆکارە بەڕێی من پەکخستنی پەرلەمانە کە پەرلەمان وە ساڵێک زیاترە پەک خراوە. پەرلەمان تەنها شوێنە کە هەموو لایەنەکان و هەموو دەنگ و هەموو ڕەنگە جیاوازەکان تێدا کۆ بێتەوە. پەرلەمان ئەو شوێنەیە کە بە دەنگی خەڵک ئەندامەکانی چوونەتە ئەوێ و هەر لەوێشەوە تۆ ئەتوانیت بڕیار لە هەموو بابەتە چارن و سازەکان بدەیت کە لەسەر و هەموو شیانەوە ڕیفراندۆمە. بێگومان بەبێ کاراکردنەوەی پەرلەمان بەڕاستی قورسە تۆ بڵێ من ڕیفراندۆم ئەنجام ئەدەم بە تایبەتی ژێمە لە وڵاتێکە کە لەو دەسوورە پێشنیارکراوەی کە بۆ هەرێمی کوردستان دانراوە ئەوە خراوەتە ڕوبەڕوونی کە سیستەمی حکومڕانی لە کوردستانە پەرلەمانە. پەرلەمانی چێکە لەو دەستگا شەرعیانەی کە لەلایەن کۆمەڵانی خەڵکی هەر وڵاتێکی دیاریکراوەوە ڕێگە پێدراوە نوێنەری یاسایی و شەرعی کۆمەڵانی خەڵکی ئەو ناوچەیە بۆیە لە ڕاستیا بۆ ئەوەی ئێمە وڵاتێکی دیموکراسیمان هەبێ وڵاتێکی کاریگەرمان هەبێ وڵاتێکمان هەبێ بتوانین کە مافەڕەوەکانی خۆمان بە شێوەیەکی ئاشتیان و بە شێوەیەکی دیموکراسیانە داوا بکەین ئەو کاتە پێویستە ئەم دەستگا شەرعیە کارا بێت. بە بڕای پسپۆڕێکی کارژێری گشتیش لە کوردستان ئەرکی لایەنە سیاسیەکانە فشار لەسەر حکوومەت و لایەنەکان دروست بکەن بۆ کاراکردنەوەی پەرلەمانی کوردستان. چونکە بەگەرخستنەوەی پەرلەمان واتە سەر لە نوێ هەناسەدانەوەیەک بەم دەسەڵاتەی کە لە هەرێمی کوردستاندا هەیە بە هەر جۆرێک پەرلەمانی کوردستان دەتوانێت لە ئایندەدا بڕیاردا لەسەر چۆنیەتی بەڕێوەچوونی دەسەڵات لەم هەرێمەدا. وەک شەرزانی بواری یاسا ئاماژەی پێدەکەن بۆی ڕێفراندۆمەکەی هەرێمی کوردستان بە سەرکەوتووی ئەنجام بدرێت و شەرعیەتی نێودەوڵەتیش بەدەست پێنێت پێویستە بڕیاردان لەسەر ڕێفراندۆمەکەی هەرێم لە پەرلەمانی کوردستانەوە سەرچاوە بگرێت.